ڕۆژی 31 ئابی 1990 تانک و کۆپتەرەکانی ڕژێمی عێراق شاری هەولێریان نەژاند و لە ناو ماڵەکانی پایتەختی هەرێمدا تەقینەوە. بارانە خەستە سەرەتای پەلامارێکی بەربڵاو و هاوبەشی هێزەکانی سوپای ڕژێمی عێراق و پارتی دیموکراتی کوردستان بوو بۆ سەر پایتەختی هەرێمی کوردستان و جەماوەر و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. سەرڕای ئەوەی لە ڕۆژانی پەلامارەکەدا و دواتر هەردوو لە واتە عێراق و پارتی ڕایانگەیان کە ئەم پەلامارە هاوبەشە لە ئەنجامی نامەیەکی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بوو کە ڕۆژی 22/96 واتە هەفتەیەک پێش پەلامارەکەی 31 ئاب نردوێتی بۆ سەرۆکی ڕژێمی عێراق و تیایدا داوای لێکردووە یارمەتی پارتی بدات دژی هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەڵام قوارەی پەلامارەکە و هێزە بەشدارەکانی و نەخشەی جێبەجێکردنەکەی نیشانەی ئەوە بوون کە ئەم پەلامارە کارێکی سەرپێیی 1-2 ڕۆژە نەبوو، بەڵکو پیلانێکی هاوبەشی پێشتر بەرنامە بۆ داڕێژراو بوو بۆ لەناوبردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەزموونی دیموکراسی کوردستان. گەرسەیرێکی ئەو هێزانەی سوپای عێراق و ژمارەیان بکەین کە لەو پەلامارەدا بەشداریان کرد، ئەم ڕاستیەمان بە ئاشکراتر بۆ دەرەکەوێت، بە تایبەت کە لە دوای ڕاپەڕینی 1991ەوە ئەوە یەکەم جار بوو هێزێکی وا پڕچەکی گاردی کۆماری و تانکی T-72 پێشکەوتوو لە شوێنە سەرەکیەکانیان کە بەغدای پایتەخت و دەوروبەری کۆشکەکانی سەرۆکی عێراقە هێندە دوور بخرێنەوە. جگەلەوەی ئەو هێزانە پێک هاتبوون لە چاکترین و پۆشتەترین و پڕچەکترین هێزی سەربازی ڕژێمی عێراق. لە پەلاماری 31 ئابدا جگە لە هێزەکانی هەردوو فەیلەقی 1 و 5 و هێزی ئاسمانی سوپای عێراق ئەم هێزانەی گاردی کۆماریش بەشداریان کردبوو. هێزەکانی فەرماندەیی عەمەلیاتی ئەڵڵاهو ئەکبەری گاردی کۆماری، تۆپخانەی فەرماندەیی عەمەلیاتی ئەڵڵاهو ئەکبەر، هێزەکانی گاردی بەغداد، هێزەکانی عەدنانی گاردی کۆماری، لیوای 39 پیادەی گاردی کۆماری، لیوای کۆماندۆی گاردی کۆماری، لیوای 38 پیادەی ئالی گاردی کۆماری، لیوای زرێپۆشی چل، تۆپخانەی فەرماندەیی هێزەکانی عەدنانی گاردی کۆماری، تیپی 8 پیادە، تیپی 7 پیادە، تیپی 1 پیادەی ئالی، لیوای 4 و لیوای 5 و لیوای 6 پیادە، تۆپخانەی فەرماندەیی هێزەکانی بەغدادی گاردی کۆماری، جگە لە چەندین هێزی تری سوپای ڕژێمی عێراق کە نزیکەی 400 تانک و دەیان زرێپۆش و چەندین کەتیبەی تۆپخانە و کاتیۆشا و هاون و هەلیکۆپتەر پشتیوانیانەکردن. نەخشەی سەرەکی پەلامارەکە وادا ڕێژرا بوو کە شاری هەولێر و هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ناو شارەکەدا گەمارۆ بدرێن و بەو شێوەیەی بەشێکی هێز و تانکەکانی عێراق لە چەند قۆڵێکەوە پەلاماری هێزەکانی بەرگری یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن لە سەنگەرەکانی پێشەوە و پاشماوەی هێزەکە لە 2 قۆڵەوە ئەڵقەی گەمارۆکە تەواو بکەن. قۆڵی یەکەم لە جادەی سەرەکی کەرکووک هەولێرەوە و لە ئۆردوگای قوشتەپەوە بەلای خۆرهەڵاتی هەولێردا بەرەو باکووری هەولێر و ئۆردوگای کەسنەزان پێشڕەوی بکەن لە ئۆردوگاکانی دارەدوو و کەسنەزانەوە. قۆڵی دووەم لە ڕێگەی دیبەگەوە بەرەو ناو شاری هەولێر. قۆڵی سێیەم لە ڕێگەی گوێڕەوە بەرەو کانی قرژاڵە و ناو هەولێر. قۆڵی چوارەم بە 2 ئاڕاستە، یەکەمیان لە جادەی مووسڵەوە بەرەو ناو هەولێر و ئاراستەی دووەم لە هەمان ڕێگەوە بەرەو پشتی ئەنکاوە.
کە لەم ئاراستەیەدا لەلایەن پێشمەرگە قارەمانەکانی بەرگری لە هەولێرەوە گەورەترین زەبریان بەرکەوت و زیانی زۆریان لێدرا. لای پارتیشەوە هەموو چەکدارانی سوپاکان و هێز و لیوات تایبەتیەکانیان لە سەروی هەولێر کۆکردبووە تا هەولێر بەداگیرکراوی لە هێزە پەلاماردەرەکەی ڕژێمی عێراق وەرگرن. بەڵگەیەکی تری گەورەی پیلانەکە فەرماندەیی هێزەکانی ڕژێمی عێراق لە پەلامارەکەدا بوو کە سپێدرا بوو بە قسەی سەدام حوسێن بە هاوکاری چەندین ژەنەڕاڵ و ئەفسەری پایەبەرز. لەوانە سەرۆکی ئەرکانی سوپای عێراق، فەرماندەکانی هەردوو فەیلەقی 1 و 5، فەرماندەی هێزی ئاسمانی سوپا، سەرۆکی ئەرکانی گاردی کۆماری و چەندین ئەفسەری تر. لە بەیانی سیوێکی ئابی 1996 لەسەر ئەو نەخشەیە و لەژێر تۆپبارانێکی خست و بۆردومانێکی خستی هەلیکۆپتەردا بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ناوشاری هەولێر پەلامارەکە دەستی پێکرد. هێزی پێشمەرگەی قارەمانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەرەڕای نابەرامبەری ئاشکرا و بەرچاو لە جۆری چەک و ژمارەی هێزەکاندا بە سوودی پەلاماردەران قارەمانانە ڕوبەڕووی هێرشەکە بوونەوە و چەندین پەلاماریان تێکشکان، چەند جارێک تانکەکانیان گێڕایەوە دواوە و چەندین تانکیان تێکشکان. بەڵام لەبەر بەرفراوانی پەلامارەکە و زۆری ژمارەی هێزەکانی دوژمن و کەمبوونەوەی تەقەمەنی، هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان پاش بەرگریەکی بێوێنە کشانەوە ناوشاری هەولێر. ئێوارەی ئەو ڕۆژە دوای ئەوەی هەولێر بە تەواوی گەمارۆدرا، هێزی پەلاماردەر بە تانک و زرێپۆشەوە هاتنە ناوشار و دوای ئەوانیش چەکدارەکانی پارتی دیموکراتی کوردستان ڕژدانە ناوشارەوە و لە ناوشاریشدا لە چەندین لاوە بەرگری قارەمانانە کرا و چەندین پێشمەرگە تا دوا گولە و شەهید بوون بەرگریان کرد. پێش هاتنیشیان بۆ ناوشاری هەولێر بۆ ماوەی 4 سەعاتی بەردەوام بە خستی تۆپبارانی ناوشاریان کرد. دوای ئەو بەرگریە قارەمانانەیە هێزی پێشمەرگەی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی نەخشەیەکی ژیرانە توانیان ئەڵقەی پتەوی گەمارۆکە بشکێن و لە شاری هەولێر بچنە دەرەوە. Ладно, начнем. لە ناو هەولێردا
کوشتار و تاڵانکردن دەستی